عەبدوڵای کوڕی مەسعود دەچێتە لای زازانی کیندی و پێی دەڵێت تاکەی واز نایانێت و سینگی دەگرێت و دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پێی دەڵێت ئەگەر ئەو دەنگەیەک لە قورئان و لە کەلامی خوای پەروەردگاردا بەکارهێنابات چەند باش بوو. تەماشاکەن بەڕێزان، هیچ شتێکیان بەکەم نەدەزانی. جاری وایە ئینسان کەسێک دەبینێ گۆرانیەک دەڵێت تەپڵ و تووزەلە و مۆسیقایەک لێ دەدات، لەبەر فلیمێکی حەرام دادەنیشێ بڵاوی دەکاتەوە گۆرانی بێژێک. تەماشا دەکەی لە جیاتی ئەوەی قسەیەکی دڵسۆزانەی بۆ بکەی، لە جیاتی ئەوەی نەسیحەتێکی بکە لایک و کۆمەنتی بۆ دەنویسێ دەنگت نەڕزێ و ئایوا و فڵان و فیسار. نابرام بەکەمی مەزانە ڕەنگە بە یەک قسەی تۆ ئەو کەسە بگەڕێتەوە تۆ بە بکات دوایی ئەتوو لە هەموو خێرەکەیدا بەشدار دەبی برام. بۆیە زازانی کیندی دواتر دەپرسێ دەڵێ ئاو کەسەیە کێ بوو کە بەلاماندا تێپەڕی؟ دەڵێن عەبدوڵای کوڕی مەسعود بوو، هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو هاوڵەی کە پێغەمبەر فەرمووی لە ڕۆژی قیامەتدا لاقەکانی عەبدوڵای کوڕی مەسعود لە کێوی ئوحود سەنگیان زیاترە و قورساییان زیاترە. بۆیە ئەو کابرایە ئەو گۆرانی بێژە دەست دەکا بە گریان و دەچێتە لای عەبدوڵای کوڕی مەسعود تەوبە دەکا و دەگەڕێتەوە لەسەر دەستی ئەم پیاوە و دواتر چەندین سوورەتی قورئان لە خزمەتی ئەو هاوڵەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم فێر دەبێت.